الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە بەرەبەیانێکی پڕشنگداری ڕۆژی پڕبەرەکەتی جەژنی ڕەمەزاندا، یەخوا جەژنی پڕبەرەکەتی ڕەمەزان لە ئێوە بیسەران و بینەرانی ئەم وتارە لە هەموو کوردستانیان، لە هەموو پارچەکانی کوردستان، لە هەموو موسڵمانانی جیهان لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بن، بە تایبەت کوردانی موسڵمانمان لە وڵاتانی جیهاندا، لە ئەوروپا، لە ئەمریکا، لە بەشەکانی ڕۆژهەڵات. خوای پەروەردگار جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکمان پیرۆزکە، لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا بووین. یا ئیلاه العالەمین، یا ئەڵڵاه، جەژنەکەشمان پڕ خێر و بەرەکەت کەی. بەڕێزان، بابەتی جەژنی ڕەمەزانی ئەم ساڵمان وتارەکەمان بە ناونیشانی دەتەوێ هەموو ژیانت جەژن بێ. دەڵێم ئەمڕۆ ناوی عید الفیترە، واتە جەژنی ڕۆژ و شکاندن. یعنی دوای ئەوەی ئێمە مانگێک بە ڕۆژوو بووین، ئەمڕۆ ڕۆژی جەژنە بە بۆنەی شکاندنی ڕۆژوەکانمان و تەواوبوونی خولی مانگی ڕەمەزان. عید الفیتر واتە جەژنی ڕۆژ و شکاندن. ئەم زاراوە شەرعیە پێمان دەڵێ هەندێ جار چێژوەرگرتن لە بێبەشبووندایە. ئەمەش لە ڕۆژوودا دیار بوو، وەکو پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم وەکو لە بەشێک لە فەرمودەکەی بوخاری داهاتوە کە دەفەرمێ للصائم فەرحەتان یەفرەحوهما. ئینسانی ڕۆژوەوان دوو خۆشی بۆ هەیە، پێیان دڵخۆش دەبێ. یەکەمیان ئیذا ئەفتەرە فەریحە بفیتڕیه، ئەو کاتێکەوە بەربانگ دەکاتەوە زۆر دڵخۆشە بە ڕۆژ و شکاندنەکەی. وەڵی هەموو بەربانگێک بۆ ئێمە جەژنێک بوو. دوای ئەوەی کەوا لە بانگی بەیانیەوە جەنابەت هەموو لایەکمان خۆمان بێبەش دەکرد لەو شتانەی کە پێشتر لێمان حەڵاڵ بوون و لە خۆمانمان حرام دەکرد بە فەرمانی ڕەب العالەمین. لە کاتی بەربانگی ئێوارەدا وەڵڵاهی ئینسان هەستی دەکرد جەژنێکی تایبەتە. هەموو ئێوارێک ئەلحەمدولیلا بۆ ئێمە جێژن بووە. ئای لەو خۆشی و شادیەی کە ڕۆژوان هەستی پێدەکا و داخی گرانم ئەو کەسێکەوە قەدری ڕۆژوەکانی نەگرت، قەدری ڕەمەزانی نەگرت، لەو خێر و بەرەکەت و چێژە بێبەش بوو. دووەمیان ئیذا لەقی ڕەبەه فەریحە بصەومه. لە قیامەتی شاکاتێک کە دەچێتە حزوری خوای پەروەردگاری خۆی، ئەو هەموو پاداشتە دەبینین کە لەو ڕۆژەدا هیچ شتێک مرۆڤ ڕزگار ناکا لە عەزابی خوا و شادی ناکا بە بەهەشتی خوا، و لە مەیدانی مەحشەرا سەرفرازی ناکە ئیلا چاکەکانی دنیای نەبێ. کاتێک کە دەبینێ ئەی خوای گیان سوپاست دەکەم، ئەو پاداشتە گەورە بەس خوددا خۆی زانیوێتی چەندە، بە کەسی نەسپاردووە. الصوم لي وأنا أجزي به. لەوێدا بۆ دەردەکەوێ ئەی ڕۆژوانی بەڕێز چەند دڵخۆش دەبی ئەو هەموو ملیارە هات چاکەیە لەسەر تای تەرازوی خێرەکەت دانراوە، دەفەرمون ئەوە بەرهەمی ڕۆژوی ڕەمەزانەکەتە. ئەو کاتەش بەخوا جەژنە، ئەو کاتەش ئینسان جەژنی ڕاستەقینە دەکا. ئێمە ئەلحەمدولیلا کە ئەم ڕەمەزانەش ڕاستە هەل لە ماڵی خۆمان بووین، ئەوقاف نەیهێش بچینە هیچ مزگەوتێک وتارمان هەبێ. بەڵام سوپاس بۆ خوای پەروەردگار نێتمان لێ هێنا و دڵی خۆمان پاک کردەوە لەگەڵ خوای خۆماندا، لەگەڵ ئێوەی موسڵماندا. بەخوا ئێمە وتار بە دڵسۆزانە پێشکەش دەکەین، ئەوەش کە دەمانبینێ و گوێمان لێ دەگرێ، بەس لەبەر خوای گوێمان لێ دەگرێ. ئەلحەمدولیلا زنجیرە باسی یادخستنەوەمان پێشکەش کرد، هەم لە پەیجی خۆمانەوە، هەم لە زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە خوا پاداشتیان داتەوە. ئەلحەمدولیلا سەربەرزانە توانیمان وتارەکانی ئەو قاڤڕەت بکەینەوە. ئەلحەمدولیلا لە ماڵەوە زیاتر لە مزگەوتیش چالاک بووین و سڕ نەبووین. ئەوقافیش ئەوەی دەوێ ئیسلامێکی مردوو دوور لە ژیانی ڕاستەقینەی خەڵک ئێمە بە خەڵک بڵێین، بەڵام هەرگیز ئەوە قبوڵ ناکەین، خیانەت لە دینەکەی خۆمان ناکەین،
خیانەت لە موسڵمانانێک ناکەین کە متمانیان پێمانەوە و لەبەرخوای گوێمان لێدەگرن. بۆیە جەژنی ڕەمەزان لە وتاری مردوودا ئەمە ڕۆژی گردن ئازایی یەکترا، ڕۆژی خۆشی دەربڕینە. ئەگەر ئەمانە بەشێک لە ڕاستیەکانی بن، جەژنی ڕەمەزان بریتی نییە لە خواردنی خۆش و بریتی نییە لە شیرینی و چکلێت خواردن و یان گەڕانێکی سادە و ساکار بە ماڵانەوە و ئینسان دڵەکەی هەروەکو جاران بێ. ئێمە جەژنێکی ئاینیە، جەژنێکە مانای تایبەتی خۆی هەیە. وتاری ئێمە وتارێکی زیندووە. جەژنی ڕەمەزان، جەژنی ڕۆژوشکاندن پێمان دەڵێ ئەگەر دەتەوێ هەموو ژیانت جەژن بێ، قیامەتت جەژنی چوونە بەهەشت بێ، ئەوە واز لە چێژی حەرام بێنە. چۆن نان و ئاو و ئارەزووت لە ڕۆژانی ڕەمەزاندا لەو ماوەی کە خوای گەورە بۆی دیاری کردبووی لە خۆت حەرام دەکرد، نەت دەخوارد بەڵام بەس لەبەر خوا، نە لەبەر نەخۆشی بوو، نە لەبەر ڕێزیم و خۆلاوازکردن و جەستە ڕاهێنان بوو، بەسک و بەڵک و تەنها لەبەر ئەڵڵا. خودایە بەس لەبەر خاتری تۆ. واللهی ئەو کاتێکەوە گەیشتینە جەژن ئەمڕۆ هەز بە سەرکەوتن دەکەین. ئەمڕۆ هەمومان لەم بەرە بەیانەدا هەز بە سەرکەوتنێکی گەورە دەکەین. سوپاس بۆ تۆ ئەی ڕەب العالەمین کەوا گەیشتینە جەژن، گەیشتینە جەژنی سەرکەوتن، جەژنی ڕۆژوشکاندن. جەژنە گەورەکەشمان دڵنیابن بەویستی خوا لە بەهەشتا دەبێ. ئەو کاتەی چۆن بەیانیان کە دەچینەوە سەر سفرەی جەژن، سفرەکە بە ئیزنی خوای پەروەردگار خوا بەرەکەتی دەخاتێ و لە هەر ماڵک بە ئاستی خۆی ڕازاوەیە. ئەبێ سفرە ڕازاوەکەی بەهەشت کە بۆمان ئامادەکراوە چاوەڕێین خوا بە کەرەمی خۆی نەک بەکردەوەی خۆمان پێمان بەخشێ. وفاكهة مما يتخيرون ولحم طير مما يشتهون. ئەو سفرێش بە ئیزنی خوای گەورە جەژنەکەشمان لەوێ بەیەکەوە. هەر کەسە لەگەڵ ماڵ و خێزانی ئیمانداری خۆیدا لەگەڵ مسلمانانی ئومەتی محەممەدا صلی الله عليه وسلم لە خزمەت پێغەمبەر و سەحابە و ئەولیا و ساڵحان و خواناسانی ڕاستەقینە و ئەوانەی کەوا بۆ خوا لێبڕان لەم ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم بەویستی خوای گەورە لەوێ جەژنەکەمان دەکەین. بە تایبەت لەم جەژنی ڕەمەزانی پڕ بەرەکەتدا ڕوو دەکەمە سێ چین ئەگەر باش بن هەموو کۆمەڵگا باش دەبێت. والله ژیانمان دەبێتە بەهەشت، والله خۆشیان لە بەهەشتا دەبن و مرۆڤایەتیش بەختەوە دەبێ پێیان. ئەم سێ چینەش بە لە جەژنی پڕبەرەکەتی ڕەمەزانەوە فێر بن. ماوەیەک خۆت بگرە لەو شتانەی کە خودا قەدەغەی کردوون. والله خوا دەرگال لێ دەکاتەوە بە حەڵاڵی پێت دەبەخشێ و دوو جەژنیشت دەبێت. لیسائیمی فەرحەتان. ئەم سێ چینەش دوو جەژنیان هەیە. چینی یەکەم کوڕ و کچەکان، هەموو کوڕکچێکی مسلمانی ئێمە لە باڵغ بوونەوە حتا کاتی هاوسەرگیری وەکو کاتی ڕۆژوەکەوایە. کاتی باڵغ بوون پارشێوەکەتە، کاتی بەربانگەکەت کاتی هاوسەرگیریەکەتە. لەو ماوەیەدا ئەو مەسافەی چەند ساڵە خۆت بپارێزە لە تەوقەی حەرام. بڕیار بدە چۆن بڕیارت دابوو نەمدەهێش قومێک ئاو بپەڕێتە قورگمەوە لە کاتی ڕۆژوەکەی ڕەمەزانمدا. پەروەردگارە بەڵێن بێ منی کوڕ منی کچ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم پەنجانەم وعد بێ بە کەس نەکەوێ. هەر کەسێک حرام بێ لێم خودایە تەوقەی حرامی لەگەڵ نەکەم. نەچی لەم ڕۆژی جەژنەدا تەوقەی حرام بکەی. ئەی کچی مسلمان، ئەی کوڕی مسلمان، ئافرەتێک خۆی بپارێزێ لەوەی کە تاڵە قژە گەوهەرینەکانی نامەحرەمێک بیبینێ. وڵە پەروەردگارە لە باڵغ بوونمەوە تەکلیفی شەرعیم لەسەرە. واللهی ئەبێ باڵا پۆش بم بە لەسک و باڵاپۆشی مسلمانانە. خۆپارێز بی و بە ڕۆژوو بی لە باڵغ بوونتەوە حتا هاوسەرگیری دەکەی لە هەر عەلاقەیەکی ناشەرعی، لە هەر پەیوەندیەکی ناشەرعی، لە هەر تەلەفۆنێک، لە هەر نامەیەکی دەنگی، لە هەر پەیوەندیەکی ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ کوڕێکی نامەحرەمە، کوڕێکیش لەگەڵ کچێکی نامەحرەمە. کاتێک کە دەگەی بە هاوسەرگیری بۆ تۆ جەژنە. دوو جەژنت هەیە گەنجی مسلمان. یەکەمیان کاتێک کە بە حەڵاڵەکەی خۆت دەگەی و ئەڵقەی هاوسەری دەگۆڕنەوە، ئەزانی بۆ تۆ جەژنە چونکە سەرفرازی ئەو کاتە لاپەڕەکەت پاکە، هەم لای خۆت سەرفرازی هەم لای هاوسەرەکەت سەرفرازی. ئای ئەو کچانە چەند سەرفرازن کە هیچ پەیوەندێکی ناشەرعیان نەبووە،
کە تەوقەیەکی حرامیان لەگەڵ کەسێکانە کردووە تا دەستی بەدەستی هاوسەرەکەی دەکەوێت. واللهی لای خۆی سەرفرازە، لای خۆی بە عیزەتە، لە لای هاوسەرەکەشی بە عیزەت و بەشکۆیە. دووەمیشیان لە قیامەتا دەبێتە جەژنی، لە قیامەتە لە سێبەری عەرشی خوادایە ئەو گەنجەی کەوا شابون نەشە فی عیبادەتی الله، چۆن لە ڕەمەزانە بە ڕۆژوو بوو، تەواوی تەمەنی گەنجێتیشی لە قەدەغی کراوەکانی خوای پەروەردگار خۆی پاراست. ورجل دعته امرأة ذات حسن وجمال فقال إني أخاف الله، أو كسيكوا كريكي گەنجە شۆخ و شەنگێکە ئافرەتێکیش لە ئەو پەڕی جوانی و جەمالدا خاوەنی پێگە و دەوڵەمەندی و پلا داوای کارێکی ناڕەوا و دەستێکەڵی حرامی لێ دەکا، ئەمیش هیچ مانعێک نییە غەیری چاودێری خوا نەبێ، ئەڵێ ئینی ئەخاف الله، والله من لەبەر خوا هەموو ئارەزوەکانی خۆم کپ دەکەمەوە و واللهی دەستی حرامت لێ نادەم. خوا دەفەرمێ وەرە ژێر سێبەری عەرشەکەی منەوە تۆ لە حەوت تاقمە تایبەتەکەی. چۆن لە کاتی ڕۆژوودا چەندە تینود بێ ئامادەنی بێڵی قومێک ئاو لە قورگت بڕواتە خوارەوە، چەندە برسیبی و حەسرەتی چێشتێکی گەرم و نانێکی گەرمت هەبێ ئامادەنی کەمتر لە پاروێک یەک فڕیشکی بڕوا لە دوای بانگی بەیانی تا بانگی مەغریب. لەو ماوەیەشە ئەو گەنجەی کە بەس لەبەر خوا دەڵێ ئینی ئەخاف الله، بەس چاودێری کامیراکەی خوا دەبینم، ئەینا شەرم لە کەس ناکەم. وەڵڵی خوای گەورە ئەو کەسانە هەموو کاتێکی جەژن، هەموو ژیانیان دەبێتە جەژن. یوسف کاتێک کە گەیشتە جەژنی یەکەم بوونە وەزیر بۆ خزمەتی خەڵک، چونکە پاشا زانی داوێن پاکە، یەقینی هەبوو کە دەست پاکیشە، دڵنیا بن هەر بەرپرسێک داوێن پاک بوو دەست پاکیش دەبێت. دووەم سەربەرزی لای دایک و باوک و بنەماڵەکەی بوو، چونکە کاتێکەوە یوسفی جوان سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ پێی وترا هەیتە لەک، دروشمەکەی ئەوە بوو ڕەدی دایەوە بەقالە مەعاذ الله. ئەو گەنجانی کەوا لە زانکۆ و پەیمانگاکانن، ئەو کچانی کەوا لەسەر کارن لە شوێنێکن لە زانکۆیەکان لە خوێندنگایەکان، لەوە چێ بەرامبەرەکە لێ نزیک بێتەوانێ و تۆش ئارەزووت هەیە وەکو چۆن ئارەزووت هەیە بۆ خواردن و خواردنەوەی حەڵاڵ بوەستە وەکو پارشێوەکە تا بەربانگ خۆت بگرە هەتا هاوسەرگیری حەڵاڵ دەکەی و دروشمت مەعاذ الله بێ، وەڵڵی خوا بە ئاواتەکانی خۆت دەگەیەنێ. من ناڵێم کوڕ و کچ لە ماڵ نەچێتە دەر، من نەموتووە کوڕ و کچێک نەخ بە حەیاتی نەتوانێت قسەیەک لەگەڵ بەرامبەر بکە، بەڵام تەنها ئەگەر لە دووشت بێ. على استحياء قالت تمشي على استحياء، لكاتك كوا قصدكي بشكو قصبك. قرآنك نيفرمو بخجلوا خود بخجالت بزاني دمت تيكال بيا لشد بلرزك لغل كريكا قصدكي إسلامي مويت يدانية، بلام لكاتي قصكدنا شرم وشكوي خود باريزي، عزتي آفرتي خود باريزا. وكو چون کچەکەی پیاوە ساڵحەکەی مەدیەن بە موسای گەنج و لاوی وت ئینە ئەبی یەدعوکە، من باوکم هەیە و بانگت دەکا. ئەم زاراوەیە زۆری فەرقە لەگەڵ کچێکە کە بیوتایە فەرموو با بڕۆین بەیەکەوە بچین بۆ ماڵی ئێمە. ئەمە زۆری فەرقە لەگەڵ ئەوەی من پەیامی باوکمم پێیە، باوکم دەفەرمێ بێ بۆ ماڵی ئێمە، من خاوەنم هەیە، من باوکم هەیە، من پەروەردەکار و گەورەیەکم هەیە لە ماڵەوە. تۆ قسە بکە بەڵام بە شەرم و شکۆ و بە عیزەتەوە. تەمشی على استحیاء، ئیسلام نەیوت تۆ ئافرەت کۆت و زنجیر کرێ لە ماڵ نەچێتە دەرەوە، بەڵام بە شکۆ بە ڕێگادا بڕۆ، خۆ لە لەنجەولار و لە دڵ نەخۆشان پارێزە کە لە ڕۆیشتنەکەشتا چێژ وەرگرن و گومانی خراپت پێبەرن. وەڵڵاهی ئەو کچێک کە ئاوا بێ تووشی موسایەک دەبێ و ژیانی هەمووی بەهەش دەبێ، هەموو ڕۆژێکی ژیانت ئەگەر نەبوونیش بێتەوە لە جەژنای، ئەگەر سفرەشت ڕازاوە نەبێ هەر بەیانی جەژنە. والله هەر کەسێک وەکو موسا پەروەردەکەی بێ، کچێکی ئاوا ساڵیحەی بەنسیب دەبێت لە ماڵێکی ڕێک و پێکدا، ئەگەر دەربەدەر و ئاوارەش بێ هەر هەز بە غەریبی ناکە، والله بەرەکەتی خوات بەسەرا دەڕژێ وەکو موسا. و ئافرەتەکەش ئامادەیە بێر پێڵاوی غەریبی لە پێکا و نیشتیمانی خۆی بەجێبێڵێ لە پێناوی تۆدا وەکو موسا ئاوا بەختەوەر دەبی. ئەگەر دەتەوێت هەموو ڕۆژێکت جەژن بێ وەکو جەژنی ڕەمەزان، چۆن لە ڕەمەزانە ماوەیەک خۆت بێبەش دەکرد، ئاواش لە کاتی باڵغ بوون تا هاوسەرگیری خۆت بێبەشکە لەو شتانەی کەوا حرامن، والله چێژی تایبەتی دەبینی، چۆن لە بەربانگ و لە ڕۆژی جەژنە چێژە تایبەتیەکەمان بینیوە. دووەمیان ئەی دەوڵەمەند
ئەو دەوڵەمەندەی کەوا واز لە پارەی حرام لە مامەڵەی حرام لە شتی خراپ لە پێشکەشکردنی خواردنی خراپ بە میلەتەکەت بەگەلەکەت مەنەتەوەکەی خۆت لە پارێزی وەڵڵا تۆش حەزت لە خواردنەکەیە تۆش حەزت لە پارەکەیە چۆن لە ڕەمەزانە نەفست بۆ نانەگەرمەکە دەڕۆیشت چۆن لە تینوێتیدا نەفست بەلای پەرداخە ئاوە ساردەکەدا دەڕۆیشت وەڵڵا مرۆڤیش ئاوا حەزی لە پارەیە و حەقی خۆیەتی بەڵام ئەم کەسە دەڵێ ناپەروەردگارە نامەوێت لە پڕێکا ببم بە کوڕێک دەمەوێت بە حەقی شەرعی خۆم پێ بگەم چەند ساڵێک سەبر دەگرم وەکو چەند سعاتێک لە ڕۆژوودا سەبرم گرت چاولێ ڕۆژوو پەیوەستە بە ژیانەوە چۆن لە ڕۆژوەکەدا چەند سعاتێک سەبرم گرت الحەمدوللا گەیشتمە جەژنی ڕۆژ و شکاندن هەموو بەربانجێکم جەژنێک بوو دەوڵەمەندەکەش دەڵێ با سەبر بگرم بە ئیزنی خوای گەورە خوا ڕۆژێک هەموم بە حەڵاڵی پێ دەبەخشێ دڵنیابە بە حەڵاڵی پێت دەبەخشێ ئەو کاتە چەند شادمانی وەخەی ئەو سەروەتەی هەمووی حەڵاڵە خوای پەروەردگار وەخەی چەند مرتاحم ئەوەی بۆ منداڵەکانم بەجێ دێڵم حرام و ماڵی خەڵکی تێدا نییە سپاس بۆ خوای گەورە تۆ هەموو ژیانت ئەی دەوڵەمەند جەژنە لە ڕۆژی قیامەتی جەژنە گەورەکەت ئەوەیە کە خوای پەروەردگار دیاری کردووە ئەتتاجر الصەدوق الئەمین ئەو کەسەی کە بازرگانە و سەرمایەدارێکی دەوڵەمەندی ڕازگۆی ئەمینی دەستپاکە خیانەتی لە خوا و لە دینەکەی و لە خەڵکەکە نەکردووە وەڵڵاهی حرام نەهاتە ماڵیەوە و بە جوانی خزمەتی ئەو کەسەی کرد کە مامەڵەی لەگەڵا کرد و غەشی لێ نەکرد لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و ساڵحەکاندا خوا حەشری دەکا دنیات بە هەشت بوو جەژن بوو هەموو ڕۆژێکت وەڵڵاهی قیامەتت جەژنە گەورەکەیە کە لەگەڵ پێغەمبەراندا خوای پەروەردگار حەشرت دەکا سێم و خاڵی کۆتایی بەرپرسانی باڵای وڵات ئەو کەسانی کەوا پێشەوایەتی میلەت دەکەن ئەو کەسانی کەوا لە خەوی شانیان بینی بوو بابیشیان خەوری بەوە نەبینی بوو ئەم کورسی و کلێرەی ئێستایان هەبێ و خوای گەورە وەکو ئەمانەت و تاقیکردنەوەیەک بۆ چەند ساڵێکی دیاری کرا و خستونیە سەر ئەو کورسی و کولێرەیە سەر ئەو دەریای نەوت و خەزێنە و بودجەی کوردستانە تکایە ئێوە شوریای خۆتان بن وەڵڵا پەیامی ئێمە کە پێی ناڕەحەتن هەمووی لە دڵسۆزیدایە ئەزانی ئەو کار بەدەستەی وەکو ڕۆژوەوانەکە چەند ساڵێک کە لەسەر ئەو خەزێنەی وڵاتەیە خیانەتی پێناکە دزی ناکە گەندەڵی ناکە بۆ بنەماڵە و نەوەی خۆی بەکاری ناهێنێ دەیداتە میلەتەکە و هەر کەسە بە حەقی شیاوی خۆی دادپەروەرانە هەم خۆی باش دەژی هەم میلەتەکەش بەختەوەردەکا موچیان بۆ پاشەکەوت ناکە خیانەتیان لێ ناکە نایدا بە کەناڵی تەلەڤیزۆنی و ئەملاولا نایدا بە سەفەری وڵاتان و بانق پڕکردنی ئەوروپا لە کاتێکە خەڵکەکەی خۆی لە جەژنە توانای کڕینی کیلۆیەک گۆشتی حەیوانی بەرخی نەبێ بەڵام تۆ هەموو ڕۆژێک گۆشتی ئاسک دەخۆی جەناوی سەرۆک تۆ ئەوانەی خۆت و کاربەدەستەکانی دەوروبەرن نەبێ چێ لەم وڵاتەدا بەداخەوە ئەوەی حەڵاڵ خۆرە وەزعی باش ماوە میلەتەکەتان دابەش کرد یان فڕیوە بۆ ئاسمان یان چۆتە قوڕەوە ئینشاڵڵا ئێمە بە دینداریەکەمان جەژنمانە میلەتی ئێمە گەنان و نسکێنەیەک بخوا لەسەر سفرە حەڵاڵەکەی بە خواردنەکەی تۆی ناگۆڕێتەوە بەڵام ئامۆژگاری جەژنی ڕەمەزان بۆ تۆ ئەوەیە چەند ساڵێک کە لەسەر ئەو کورسی و هەربەجێ دیاڵی پوخت و خاوێن بە دەستپاکی لەگەڵ میلەتەکە تا بژی وەڵڵا ئەو کاتەی کەوا خانە نشین بووی ئەگەر چوویتەوە ماڵەوە پۆستەکەت تەواو بوو وەڵڵاهی خۆشحاڵی جاوە سەرۆکی وڵات بێ هەتا مدیری دایرەیەک کاتێک کە بە پوخت و خاوێنی و بە بێگەندەڵی ئیشەکەی کردووە ئەزانی چەند خۆشحاڵە کاتێک کە چۆوە ماڵەوە پۆستەکەی لەدەستدا ئەو کەسانەی دوێنێ مەرحەباییان دەکرد ئەمڕۆ هەر مەرحەبایی دەکەن ماڵ و مەجلیسی چۆڵ نابێ هاوڕێکانی کۆتاییان پێ نایە چونکە بە پاکی لەگەڵی بوون بەڵام پەنا بەخوای پەروەردگار ئەو کەسەی کەوا جاو کەسی بە پاکی هێنابێتی هەموو ڕۆژێکی جەژنە دەڵێ ئۆخەی خوا لێت بەزیاد بێ چەند ساڵ بەڕێوە بەری فەرمانگەیەک بووم لێپرسرایی وڵات بووم پۆستی باڵام هەبوو ئەو هەموو لێشاوی دۆلارە لەبەر دەستما بوو شکر خیانەتم نەکرد ئەزانی هەموو کاتەکان جەژنە ئەتەوێت لە جەژنابیکای کار بەدەست هەموو ڕۆژەکە جەژن بێ بە پوختی لەگەڵ میلەتەکەی خۆت دابژە بێ فێڵ بە بێغەل و غەش بە بێ گەندەڵی بە بەڵام پەنا بەخوای پەروەردگار ئەگەر بە پوختینە تێنابێت دڵنیا بە ڕۆژێکە بە مردنیش نەبێ بەلابردن و ئینقیلابیش نەبێ بە چەپڵەی جەماوەریش دەرن نەپەڕێنن پیری لە ماڵەوە خانە نشینت دەکا هەموو ڕۆژێکت مردنێکە حەسرەت دەخوازی خۆزگە ئاوام لە خۆم نەکردایە
ئێستا مێژوو نەفرەتم لێ دەکا، ئێستا گەلەکەم نەفرەتم لێ دەکا، ئێستا ئەوانەی دوێنێ بە باڵاما شعریان دەوت و چەپڵیان وەکو دۆشکە دەتەقی، بزانە کەس مەرحەبایم ناکە، لەبەر خۆم نەبوو، لەبەر کەسایەتی و شەخسیەت و حرمەتی خۆم نەبوو، هەموو ڕۆژێکت مردنێک دەبێت. بەڵام ئەوەی بەپاچی کردبێتی ئەو دنیاشی هەموو ڕۆژێ جەژنە، چونکە یەکەم تاقم کە بانگ دەکرێنە ژێر سێبەری عەرشی خۆی پەروەردگارەوە ئیمام عادل، ئەو کار بەدەستەیە کە دادپەروەرە کە میلەتەکەی دەحەسێنێتەوە، هەم خۆی حەساوەیە هەم گەل و نەتەوەکەی خۆی لە سایدا حەساونەوە. ئەم سێچینە ئەگەر باش بن وەڵڵاهی کۆمەڵگە هەمووی ڕێک و پێک دەبێت. کوڕ و کچە گەنجەکانمان تا بە حەڵاڵی بە هاوسەرگیری دەگەن، دەوڵەمەندەکانمان کاربەدەستانی وڵاتمان کاربەدەست نەبن، فەرمانڕەوایەکی دادپەروەر بن، وەڵڵا هەمومان هەموو ڕۆژێکمان جەژن دەبێ وەکو گەلانی بەختەوەری دنیا ژیان بەسەر دەبین. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە جەژنی هەموو لایەکمان پیرۆزکەی، یا ڕەبی خوایە جەژنمان پڕبەرەکەتکەی، یا ئەڵڵاه ئەم موسڵمانانە لەم بەرە بەیانەدا هەستاون ڕویان کردوتە تۆ، ڕویان کردوتە قیبلەکەی تۆ، ڕویان کردوتە ماڵەکانی تۆ. ئێمەش لە ماڵی خۆمانەوە لە شاری سلێمانی ئەم ژوورە بچکۆلەمان کردو بە مزگەوتێکی بچکۆلە و تەعات و عیبادەتی خۆمانی تێدا دەکەین. یا ڕەبی خوایە فەزلی مزگەوتمان بەنسیب بکەی، یا ڕەبی خوایە ماڵەکەمان پڕکەی لە خێر و بەرەکەت، لەگەڵ هەموو ئەو بەڕێزانەی کە لە پێناوی خوادا سەیری ئەم وتارە دەکەن و جێگەی مزگەوتمان بۆ پڕ دەکەنەوە. دڵمان لەگەڵ دڵتانە بە ئیزنی خوا زوڵم وستەمی ئەو قافیەکانیش کۆتایی پێدەیە، زوڵم لە ئەستوریدا دەپچڕێ. ئێمە سەربەرزی لای خەڵکی خۆمانین، لای خوای خۆمانین، ڕوڕەشیش بۆ ئەوانەی کەوا ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه. دینی خوا بەویستی خوای پەروەردگار وەکو خۆی بە حەق ڕادەگەیەنین، دینێکی مردوو پێشکەش بە خەڵک ناکەین. ئێمە جەژنمان پەیوەستە بە ژیانی ڕۆژانەمانەوە. یا ڕەبی هەموو کاتێکتان هەر جەژن و شادی و بەختەوەری بێ. یا ڕەبی خوا لە قیامەتە بە جەژنە گەورەکەی بەهەشتمان بگەیەنی. آمين 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 والحمد لله رب العالمين.